مەدرسە و خانەقای بیارەی شەریفە ئەو کاتی دروست بوونیەوە تا ئێستا کە ئەکاتە 135 ساڵ دروست بووە لەم خزمەتکردنە بەردەوامە لە مانگی ڕەمەزان و لە غەیری مانگی ڕەمەزانیشە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئێمە زیاتر خەڵک ڕۆمان تێیەکە ئەو فەقیانەی کە لێرن ئێستا خۆمان 40 تا 50 فەقێکمان هەیە بێزگە لەوە چەندەها کرێکاری ئێرانیمان هەیە لێرە ئێمە خزمەتیانەکەین بەو شێوەیە کە شایەنی ئەوان بێ بەیانی ئەوان ئەڕۆن ئیش بۆ خۆیانەکەن کرێکاری بۆ خەڵکەکەن بێزگە لەوەش تایبەتمەندیەکی تر بۆ خانەقای بیارە لە مانگی ڕەمەزانە ئێمە 2 ساڵ پێش ئێستا پێشی کڕۆنا 40 تا 50 نەفەر بەس فەقێ و مامۆستای ئێرانیمان بۆ هاتبوو بەس بۆ مانگی ڕەمەزان لێرەدا بنیشن و وەکو خواپەرستیەک و ئیعتیکافێک بکەن ئێستاش ئەندازەی 20 تا 30 نەفەرێکمان بۆ هاتووە جیاوازی مانگی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی ترە بۆ خانەقای بیارە بەڵێ جیاوازی هەیە وتم فەقێکانمان 40 تا 50 فەقێتیایە ئەوانتەش کە میوان هەیە کرێکاری ئێرانیمان هەیە و فەقێ و مەلای ئێرانیشمان هەیە یعنی ئەم ئەندازەیە هەموو ڕۆژێ ئێمە بەم ئاشپەزە ئەڵێم خواردنی کەمتر لە 70 نەفەر نابێت دروست بکە بەڵێ جیاوازەکانی ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە ئەلبەتە مەراسیمی تەراویح لە چەند مزگەوتەکانی ترە 8 ڕکعەت تەراویح ئەکرێ و لەگە 3 ڕکعەتی وەتر بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەلبەتە ئێمە بە بەردەوامی 20 ڕکعەت تەراویح ئەکەین و لەگە 3 ڕکعەتی وترە ئەوە بە بەردەوامیە و زۆربەی شەوەکانی دەی ئەخیری ڕەمەزان زیندوو ئەکرێتەوە بەڕاستی خانەقای بیارە هەرچەندێکی لەسەر بڵین کەمە چونکە بەڕاستی بە پێی مێژووەکەی بە پێی دێرینیەکەی ناتوانین لە چەند قسەیەک ئەمە باسی خانەقای بیارەکەین بە پێی گەورەی ئەو زاتە گەورانە کە لەو شوێنە ئێستا ماونەتەوە خانەقای بیارە بنکەیەکی گشتی عامە بۆ هەموو کەس لە هەموو لایەکی کوردستانەوە خەڵکی ڕووی تێکە ئەگەر وەزع عادەتی و ئیعتیادی بێت بەدەل لەم نەخۆشیەکە ئێستا هەموو عالەمی گرتووەتەوە لە وڵاتانی ئێرانەوە لە وڵاتانی تورکیاوە هەتا لە سووریاوە لە خواروی عێراقەوە لە وەسەتی عێراقەوە لە هەموو شوێنەکانەوە ئەم خانەقایە هەر بە مێژوو لەمەوبەر تا ئێسش بەردەوامە بە تایبەتی تر ڕەمەزانان هەمیشە پڕیەتی لە میوان لە هەموو 4 پارچەی کوردستانەوە میوان ئەگرێتە خۆی خانەقای بیارە هەمیشە جێگەی میوانداری بووە لە هەموو شوێنەکانەوە میوانی بۆ هاتووە بە نسبەت میوانەوە سەدەیەک و چارەکە سەدەیەک زیاترە ئەم سفرەوخوانەی خانەقا داخراوە و هەر هەڵ نەگیراوەتەوە بە سێژەمە خەڵکیەت هەموو کەسیەت لێرە نانەخوا وەکو پێم وتی بۆ نان خواردنەکەش کەس خاوە نییە لێرە هەر کەسێک بێنان بخوا هەموو کەس ماڵی خۆتی چۆن لە ماڵی خۆتانانە خۆی داعێنیشی پێویستە بە خۆڵک نییە بەڕاستی لێرەش کەس پێویستی بە خۆڵک نییە. تەمەەن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئامادەکاری زیاتر ئەکرێ هەم لە خواردن و هەم لە بەڕێکردنی میوان و هەم لە ئێوارانی ژا مەسەلە شیرینی و خورما و شتانە تایبەتمەندێکی خۆی هەیە ڕەمەزان ئێمە لە پێش ڕەمەزانە بەرنامەیەکی تایبەت خۆمانێ و لە ڕەمەزانیشا بەرنامەی تایبەت خۆمان لە ڕەمەزان زیاتر مەسەلەن ئەو خواردانە دروستەرین کە هەموو کەس بیخۆیانی بۆ ئام مەسەلەن لە غێر ڕەمەزانە وانە مەسەلەن لە غێر ڕەمەزانە هەفتەی 2 جار گۆشتمانێ بەڵام لە ڕەمەزانە هەمیشە بەردەوامی لەگەڵ برنج و شلەکانە گۆشتمانەیە هەمیشە میوان ئێمە خۆیان بەردەوامی 40-50 فەقێمانەیە بە میوانیش تقریبا گاتە 70 نەفەر 80 نەفەر ئیسا مەسەلەن بۆ میوارە 6 نەفەریە هەر لە میوان تەمان و پارچەوەی چاقین بەڵام و پارچێ و ئەرشە ئاسایەکان مەسەلەن شتی تەبیعیە خۆن مەسەلەن برنج و خەیار و ماس و تەماتە و پەنیر و ماس و ئەم شتانەیە
أنا نقول برمان